قوتابی محەممەد گۆران عوسمان دەرچووی کۆلیژ سەلاح الدین ئەیوبی کوڕان پۆلی 12 ساڵی 2025 توانیم کۆنمرەی 600ەوە کە دەکاتە 9.57 بەدەست بێنم. سوپاسی خۆی گەورەکەم کە توانیم کۆنمرەی بەدەست بێنم و سوپاسی دایک و باوک و مامۆستاکانم دەکەم کە لەم ساڵدا توانیان هاوکارێکی زۆرم بن و پشتیوانم بوون هەردەم. وهروە لەم ساڵدا چەند پرۆگرامێکی بەسوود بۆ قوتابیانی پۆلی 12 ئامادەکرا و لە قوتابخانەی ئێمە وەکو پرۆگرامەکانی BAL، STT، Zero Mistake، TAC کە بەڕاستی سوودێکی زۆریان هەبوو کە تایبەتی بۆ من کە توانیم کۆنمرەی بەدەست بێنم بەوەی پرۆگرامانەوە. و سوپاس یەک بێکی مامۆستاکان دەکەم کە لەم ساڵ دەتوانین هاوکارێکی زۆر من هەم لە ڕووی جوابدانەوەی پرسیار هەم لە ڕووی پرۆگرامەکانەوە کە بەڕاستی سوودێکی زۆریان هەبوو بۆم و هیچ کەم و کورتێکیان نەبوو و لێرە سوپاسیان دەکەم. پرۆپایامیش بۆ خوێندکارانی پۆلی 12 ئەم ساڵەوەیە کە گرنگێکی زۆر بن بە خوێندنی ڕۆژانە و تەساعی ڕۆژانە و کاتەکانیان ڕێبخەن بۆ سایەکانیان و کاتێکی کەمتر دابنێن بۆ مۆبایل و بەکارهێنانی سۆشیال میدیا و کات بەسەربردنی خۆیان گرنگێکی زۆر بن بە خوێندنەکەیان.